هۆکاری سەرەکی بەرنامەی کاری کۆبوونەوەکانە من پێم وایە تا ئەو بەرنامەیە کە دادەنرێ پەیوەندی بە خەڵکەوە هەبێ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەبێ موچە و داهات و خزمەتگوزاری ئاسایی یاسایەکانی خەڵک کە پێویستی پێێتی وە حکومت وەڵامی ناداتەوە جێبەجێی ناکە پێم وایە ئەگەر ئەم بابەتانە بابەتی بەرنامە بنیاد بەلانی کەم لە هەر کۆبوونەوەیەک بابەتێک کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بخرێتە بەرنامەکاری پەرلەمانەوە پێم وایە پەرلەمانتارەکان بە گرم و گورتتر بە زیاتر بەشداری دەکەن هۆکاری دووەم بۆ سەرۆکاتی پەرلەمانش دەگەڕێتەوە ئەوانش ئەندامێکی ئەم دامەزای پەرلەمانن بۆ خۆیان لێ بەدەردەگرن زۆر زاروا بووە ئێمە پەرلەمانتاران ژمارەی یاسایی بۆ دەستپێکردنەوەی بە دەستپێکردنی کۆبوونەوەی پەرلەمان ئامادە بووە بەڵام نیو سعاتێک سەرۆکاتی پەرلەمان نهاتووە کێشەی هەرە گەورەی خەڵک ئێستا موچە و ژیانی گوزەرانە یعنی پێم وایە پەرلەمان دەبێت پێش هەموو ست باسی ئەم بابەتانە بکە بۆ نمونە پرۆژە یاسای بودجە ئەوە لە ساڵ 2014ەوە تا ئێستا کە 2020ەوە ئەوە بەرەو 2021 دەڕۆین تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نێهێناوەتە پەرلەمان نزیکی 7 ساڵە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بۆچی پەرلەمان ئەمە ناکاتە بابەتێکی گرنگ چەند کۆبوونەوەیەکی لەسەر جەختی لەسەر بکاتەوە گفتوگۆی لەسەر بکە تا حکوومەت ناسار دەکە ئەگە دینارێکی شەبێ بۆکو پرۆژە یاسای بودجە بینێری بۆ پەرلەمان بۆ پەسەندکردنی یعنی حکوومەت ئێستا بەچی یاسایەک پارە خەرج دەکات بەس بڕیارێک موچە دەبڕێ یعنی بەچی یاسایەک کا بنەما یاساکانی اینجا ئەدێ موچێک کە دەدرێ بەڵێ ڕاستە ینی بەدرەنگەوە دەدرێەوە بە لێبڕنی 121 دراوە 2000 لەسەر یەک ئەدێ مە لەکوێ دێ ئەدێ بەرە پارێکە لە عێراقەوە دێ ئەمە نابزانین چی دەکەن بەڕاستی ئەمانە پەیوەندی بە خەڵکەوە هەیە تەمەن